کۆتایی وتارەکەمان بە فەرمودەیەکی پێغەمبەر دێنین صلی الله عليه وسلم کە فەرموویەتی لا تحاسدوا دەروونتان بەرامبەر یەک خاوێنکەن حەسوود مەبن ولا تناجشوا فێڵ و فر لە یەک مەکەن ولا تدابروا پشت لە یەک مەکەن دوور مەکەونەوە لە یەک بە یەک بگەن لە یەک دەگەن ولا يبع بعضكم على بيع بعض لە بازاڕ و کڕین و فرۆشتنا زەم بەسەر یەکەوە مەکەن کەسێ بەتەمای کڕینی شتێکە تۆ لە سەری گران مەکە کەسێ بەتەمای فرۆشتنی شتێکە چاواشەی مەکە وەکونوا عیباد الله ئیخوانا بەندەی خوا بن برای یەک بن المسلم أخو المسلم مسلمان برای مسلمانە لا يظلمه ظلمی لێ ناکە ولا يحقره بەچاوی سووک سەیری ناکە ولا يخذله صابون لەبەر پێی نادا و نایخلیسکێنێ التقوى ها هنا پێغەمبەری خوا سێ جار ئاماژەی بۆ سنگی کرد و فەرمووی خواناسی ئالێرەدایە واتە ئەمەی ئێرە بەخوا بسپێرن حەقتان نەبێ بەسەریەوە ناو سینەی یەکتر مەخوێننەوە ڕواڵەت ببینن قەل لەسەر سینە و دڵی مرۆڤەکانی تر بڕیار مەدە ئەوە بۆ خوا بەجێبێڵە ئەوە لێرەدایە سێ جاوای فەرموو بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم بس بۆ ئەوەی مرۆڤ کەسێکی خراپ بێ بە چاوی سووک سەیری برای مسلمانی خۆی بکە هەر کەسێکت بینی بە چاوی سووک بە قسەی سووک بەرامبەرەکەی باز دەکرد ئەوەندە شەڕی بەسە ئەوە کەسێکی شەڕانی و خراپە كل المسلم على المسلم حرام هەموو شتێکی مسلمان لەسەر مسلمان حرامە خوێنی دەمەه خوێنی وماله ماڵی وعرضه کەسایەتی و حرمەت و ڕێزی چۆن دروست نییە کەسێک بکوژی چۆن دروست نییە کەس ماڵی کەس بخوا ئاوازش دروست نییە کەس کەسایەتی کەس بڕوشێنێ لە هەر جێگایەکا بێ لە هەر پێگەیەکا بێ لە هەر شوێنێکا بێ بە هەر ناوێکەوە بێ بۆت هەیە ڕقل لە کەسێک بێ بەس ئەو مافەد نییە کە کەسایەتی بڕوشێنی کە لەناو خەڵکا باسی بکەی کە زەممی بکەی کە عایلەی بڕوشێنی ئەمانە لەم مافانەت پێ نەدراوە ئەمە ئەم فەرمودەی ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە ومێدەوارم کە ئینشاء الله هەمیشە بە یەکەوە بین تەبا بین بە یەک بگەین جوان جوانیش لە یەک